هاوڕێیان و کاتان باش چۆنن؟ سلااو و ڕێز بۆ ئێوەی خۆشەویست. دنیایەک ڕێساوڕێیان چۆنن؟ بە هیوام باش بێ قسە و باز ئێستا لەسەر ئەو ڕۆشنوێیەکی دەکەین. هەندە سەرنج گفتوگۆ ئاڵوگۆڕی بیر و ڕا هاوڕێیان دیارە ئەر ئینسانە و دید و بۆچوونی خۆی هەیە دەردەبڕین چیە ڕاست بوو ئەوە ڕۆژگار دەیسەلمێنی. بەڵام کەس فشە نەکا بڵێ وەڵای تەحلیلەکەی من 100% بوو. بڕوا بکەن لە شەڕی کوێت ئایا کوێت دەکشێتەوە یان ناکوشێتەوە. هەموو دنیا بە خۆتان دەزانم تابعی ئەو ئەخبارەی دەکرد. هەزاران تەحلیل کرا هەموو تەسەوڕاتی 195 محللە سیاسیەکان بوو لە ئاخر لەحزە سەدام دەکشێتەوە وەڵا نەکشاوە. یعنی قەس لێرەوەیە مەرز نییە ئینسان یان 100 تەحلیل دەکا 95 غەڵەتە 5 ڕاستە دەرێ نەمگوت هەدی 95 کەت ئێستا قسە و باز دەکەین کاک شاخەوان ئێستا قسە و باز دەکەین دەرێ نەمگوت 95 تەحلیلی غەڵەت بووە یەکێکی ڕاست بووە دوو ڕاست بووە ئەڵێ نەمگوت. ئەزە کێشە لەوەدای هاوڕێیان ئای ئەو نوخبەیە خۆیان پێ مهمە. خۆیان وە دەزانن کە قسە دەکەن دەڵێن مەسەلەن ئەمە لەگە شەڕی پەککەنینە کە ئینەمە 180 قیادەی پەککەنە یان دەرێ ئەم لەگەر ئەو ئەوە نیمە نوخبەیەک پەیدا بووە دەرێ ئەمن فشەم بەوەی دی کاکەدار فشەت پێ یعنی چی معادلەی چی چیرۆ بە چیرۆیە تو 50 غرامەکەی ئەوەکەی قورس دەکەی کوورە کاکە هەمومان بە سنوورێکی زۆر محەدەد تەئسیراتمان کەم و زۆر هەیە هەر یەکە ئەو پەڕی هەندێک خوێنەر و گوێگری هەیە هەندێک دەیدانن کەس فشە نەکا بە جددیمە ئەساسە معادلەی دەولی بڕیاردەری گەورەترە لە سەروی هەتا وەی لێ هاتیە لە ئێستاکە لە بەتایبەتی لە شەرق ئیرادەی گەلان زۆر لاواز بووە بەداخەوەکەوە زۆربەی گۆڕانکاریەکان ئەوراقی سیاسیە. هاوڕێیان 1-2 دقیقە قسە دەکەین هەتاوەکو ئەمدا برادەر دێن من دەزانم هاوڕێیان درەنگتر قسە بکەی باشە و ڕێکلامی زۆر لۆ بکەی باشترە بەڵام من کاتم نییە لە پڕێک وەختم دەبێ و 1-2 سەعات دەمەوەبەر دەزان سەعاتێک لەمەوبەرگوتم لایڤ دەکەین. لەسەر ئەو ڕۆژەیەکێتی ئینسان ناتوانێت هاوڕێیان قسە نەکە سەرز نەدا ڕەوشێکەوە دەبینی ماگۆرک تەدەخل دەکا و ئێران تەدەخل دەکا و تورکیا وعنی ئەوە بوو خەبەرەشی کاریگەر و گرنگ بوو و لە بۆ زۆر بەمان نیمچە شۆکێک بوو شۆکەکە لەوەی بوو ئێستام باسەکەم یعنی لە ئەو سراعەی نێوان بنەماڵەی بارزانی زۆر قوڵتر و گەورەترە لەو ململانەیە نێوان پاڤێل و لاهور هەر بینیان زۆر خۆش بە بۆ زانیاریتان ناوڕێن ئەو زانیار لە پڕێک لە یەک هەفتەدا ئەو هەموو ئاڵوگۆڕە ڕوویدا و لاهور بەس بە نمونە قووەتی جەماوەری و ڕێکخستن و هێزی سەربازی زۆر لە ماڵی تاڵەبانی گەورەتر بوو کەچی بڵعکس هەڵگەڕاوە هەرێکاکە وەڵا ئێستا وەزعی لاهوری ئەوەندە خراپە هەر بەسمایە قبول بکە بڕێ بابەت تەسلیم یعنی ئاڵای سپی هەر بکە ئەو شتانەی کە دەربردرایە بەڕاستی نیمچە ئاش بەتاڵەکە نیمچە تەسلیم بوونەکە کە ئەوە خەتا بەخۆی دەتوانێت ئەو ڕوونکردنەوەوانە بدە لە هەموو دەسەڵاتەکانی لێ وەردەگیرێتەوە و ئێمە بزانین دێتە ئەوروپاش دەیوێتە ئەوروپاش وەڵاوا بزانم بە دەردی برادەرێک ئەو ڕۆدەکۆ دەیگوت دەیوە چینگۆ بێ لایڤ بکات ئەو ناکەویتە دوو مەسئولیش بە چیمە کاگراوریش لایڤ بکە بەداخەوە ئیتر لەناو پارتی هاوڕێیان بڵعکس بوو نێچیر هێزەکی کاریگەر بوو مەسرور توانی یعنی کلکوباڵی بکە
کلک و باڵی بکە بەڕاستی ینی نێچیر بەهێزتر بوو بدایەت لە چاو مەسرور ئێستا نێچیر بۆ زانیاریتان وەزئی زۆر لە لاهور خراپتر باشتر نییە یعنی نێچیر ئەمنیان هیچی لەدەست نییە بۆ زانیاریتان بڕوا بکە چەندین کەسە ئەو کەیسە پێیان گوتیە بە فەرد و هەتا نێودەوڵەتی ئەڵێ هیچم پێ ناکرد تا ئەمەهەدین معروفم لە ڕووی ناو سەربازەوە بڕوا بکەن وەزئی لە ناو سوپای پێش چەکدار بەوا بڵێن چەکدارەکانیان لەو پەڕی خراپترە هەموو هەفتەی مەزموعەیەکیان دەردەکرێت سەر بە نێچیرە تەسفیە ینی لە ئەنجومەنی وەزیران کەسینمە هەمیان دەنێرنەوە مارێ هەرچی پیاوی نێچیرە بە شەریکەکەشی سڵاحەدین ئەوە بوو خۆی کردگوتیم قەلۆش بووم تەواو بڕوا بکە چۆ دەرێ نێچیر وەزئی زۆر خراپە ینی لە ڕووی ئاسایش خراپە لە ڕووی سەرباز خراپە لە ڕووی ئیدارە خراپە مزایقەی خەڵکەکەی زۆر دەکرێت سەرۆگات هەرێمی پڕی ڕاوێژکار کردیە پڕی ڕاوێژکار کردیە کەسی لەگە نەما کەسی لەگە نەما نێچیریش خۆ وەزئی لە لاهوری هەندە باشتر نییە بەس مایە کۆدەتایەکە بکرێ مەسرور زۆر بە هێدی ئیتر دوور لە لاهور پاڤێلە شێت کە دەڵێ شێت هاوڕێن لەگە ڕێزمە لە ئەو دوانەی دەروشرێن تەواو ئەوە نیە ئێستا من دێمە سەر ئەو حەشیش خواردنەی ئەو پاڤێلیش کە چۆنە ینی مەسرور و ماڵی بارزانی هەر زۆر بەهێمنتر نێچیریان چەک کردیە هیچ سڵاحیەتەکی نییە وەکو چەند زاریتر باسمان کرد هاوڕێیان یعنی ئیسا عوزێر هەبوو ڕاوێژکاری سەربازی مەسعود بارزانیە بڕوا بکە ئەوامری لە ڕێی مەسعود پێ دەگوت ئیسا بڕۆ ئەوەی بدە مەسعود نێچیری با ئیمزا بکە ئیمزای دەکرد تەواو لە کاتێک دە نێچیر فەرمان بەرپرسی ئەوە سەرۆکی فەرماندەی چەکدارەکانی سەربازیە ئێوەڵای ئەو دیتان لەسە کەیسی پێنج ڕۆژنامە نووسەکە پڕبەدڵ حەزی لێ وەکو سەرکەوتنەک لە خۆی وەکو ئەوەیەک و دووش بە ویژدانیش بڵێن نەنێچیر نەمەسعود وەکو مەسعود هورنین ئەوەندا لە ئەو کەیسانە ینی لە تەجروبەی 25 ساڵی ڕابردوو ئەوەندەی ئەو دووە دەیان کەیس هاتە پێش هەر لە کەمالی سەید قادر هەر لە دەیان کەیسی تر نیاز عەزیز کارزان کەریم سەید ئەکرەم کاکە تەنازولیان دەکرد ینی سەید ئەکرەمیش خۆ گەمە نەبوو نێچیر من هوڕی لێداگرت بەریدا بەڵام مەسرور تەواو یعنی پاڤێلەکە بەهێمنتر دەیکاو تەواو تەراجوعی نییە تەراجوعیان نییە دوو کەس وەرە چارەنووسی کورد هاوڕێیان کە تە بەردەستی مەسرورون پاڤێلی دەوەرە هەرشیان گویا لە ئەوروپان هەرشیان گەنجن ئەوە کارە ساتە یەک قەشمەری خاستن کاک پاڤێل وەڵڵای ئەوی ئەو کردی هاوڕێیان ئەوی لەو ماوە بڕوا بکە مەلا مستەفا لە 59 بزانم شتێکی وای کردی هەمزە عەبدوڵڵای دەرکردیە لە شێخ سەروایان نەکرد کاکە دەریان کردن هەستان کۆنگرێکیان کرد ئەوە ڕاست شەوێ سبەینێ هەستان گوت ئێمە سەرۆکم کورە بابە پاڤێل کووا دەگوت وەڵە سەرۆکم بەخوا بەزمی خۆشە ئەو کاک پاڤێلە هەر ڕاست گوتی سەرۆکم تەواو بە تاق نە پەیڕە و نە پرۆگرام ئەو لە دەستە ناو تاریخیش ناو تاریخی منداڵەکانی جەلال تاڵەبانی و خائین و ئەوەگانیان هاوڕێیان کێشەیەکێتی با بەڕاشکایی بڵێن کێشەیەکە ئێستا لاهور ئەو شتانەی بڵاو کرایتەوە لە دیارە لە ڕووی ڕەسیدی زەماوەری لاهور 100 فەرقی هەیە لەگەڵ پاڤێل ئێستاش لاهور یەکێک لەو کێشانش دەڵێن ئەوە بووە لاهور دەستە هەرجەیەک بە هەزاران کەسی لێ کۆ دەبەوە ئەو پاڤێلە دەستی کەس لێ خڕنابتەوە دوو کەسی لەگەن خڕنابتەوە ئێلاوان سداوای پارەی لێ دەکەن یعنی ئەوە یەکێک لەو ئەوانە بووان یعنی لە ڕبواری ڕێخستن بە هەموو بوارێک زمان لووسی دیبلۆماسی پاڤێل ئەوە یعنی کابرایەکە تەواو نییە ئێستامە دێنە سەر ئەوەی لاهور سەرکەوتووتر بوو بەڵام لە دنیای سیاسەت ئەوە ناخوا بەڕازی ئەوە لە دنیای سیاسەت دەرکەوت ئەوە ناخوا پاڤێل کابرایەکە بە ئەنتەریات وەکو قورمیشەکە بەکار هات و ئەو تەفسیرش زۆرە کە چۆن وەخت خۆی برای مەحمەد جاشایەتەکەی کرد بە من جەلال تاڵەبانی داینە ئێستاش
شاناز و خوشکەکانی هەمان شت بە پاڤێل دەکەن بە پاڤێل دەکەن ئاگەر خۆشکە چکو پاڤێل کابراایکی فەقیرە هاوڕێیان ینی بڕوا بکەن بە دووری مەزانە ڕۆژێک بچی ڕازە دەرکەی ماری لاهوریدا برێوەرە کاکەوەرە وەڵی ئەمە ئامۆزایەکی و خزبین و دەست بە قسانە بکەوانێ مخەدر دەخۆن هاوڕێیان وان ها بۆ زانیاری ستا من نوکتەیەکتان لەسەر وعید کۆڤلیلۆ دەجێڕمەوە هاوڕێیان مخەدر خۆر بۆویش کە پارتی کوشتی نازانم ئەوانەی لە بیرتان هەیەن نا تەوانودیان ڕۆژێک لە زیندان خواردیەوە کە دەخۆنەوە ئاڕیان ئەوانە زمانی خۆیان هەیە بۆ زانیاری دەوانی دەخۆنەوە وشە و مرادفاتی خۆیان هەیە ئەو وحید کۆڤلیەکە خواردبیەوە کەتبووە پێی دەڵێن نەشعا یعنی فول بووە فول نەشعەیە کە بەریان دەدا پێی دەگوترێ خومار بەعنی بەریدایە ئەوە دوو وشەی هێرۆین خۆرەگانە عەشیش خۆرەگانە ئەوە لە سزم بوو ماوەک لە سزنی هەولێرێ بوو لە ئاسایشی گشتی دەزیر کرابوو بەر لەوەی بیکوژن وەڵی تر کابرایەکە بۆ ناوی عەلی خەتەر مەسئولی هەموو زیندانەکان بووە مراقی بەگوتی بڕۆ هەرچی زیندانە پێیان بڵێ چیان دەوێت لە ئالوتی لە بۆیان دەکڕم گچکە و گەورە بە هەزارانە بە سەدانە من نازانم وەڵا هەموو لیستیاندا بوویە لیستیاندا بووێ وەڵی تر شمەک هاتبوو لە دەرێ هاتبوو ینی بە پیکەپ هاتبوو ئیتر وەڵا ڕۆژی پاشتر خوماری کردیە بەریدایە گوتی ئەو شمەکانە چێ وتە کورە تو گوت گوتیە کورە گوت بووی دەبڕۆ ئەولای ئەمن بچم پارەی بدەم لۆ ئەو تیرۆریست و مرۆڤ کوژانە هەمووی فرێدا بە ناو حاویەی لەم هەر بە خۆی وەی گوت بوو تومەس پێشتر گرتی بووی ئیتر کە دەیانگری دڵیان زۆر نەرمونیان و میهرەبان دەبی ئیتر ڕاست بەریدا بوو خومارەکەی گرت بەریدا کورە گوتی بڕۆم بچم پارەی سەرف کەم لەو تیرۆریستانە بە هەمووی فرێدا بە ناو حاویەی بە خۆشی پاڤێلیش ئەو شکلانە هیچ بە دووری مەسانە ڕۆژەگەر بستەوە بڵێ کورە لاهور وەڵا تو پسمامی خۆمی کورە تو لە چێی کورە من غەڵەت بووم کورە واو بەجددیمە ینی تەواو نییە ئەو کابرایە ئێستا ئیمتحانی پێ بکەن کاکە وەڵا دەرن لە لەندەن ئیمتحانی ئەوە سیاقیان نەداتێ لەبەرەوە مینتاڵیتێتی مێشی تەواو نییە یعنی ئەو دەنگۆیانە زۆر بەهێزە لەسەری و تەسەڕفاتی و جوڵەی پێکەنینی هەموو ئەوانەیە ئەو کابرایە دەمەچشە هەتا هاوڕێیان کاروان باشە وەڵا نازانم کاکە بەرحاڵ پێویست ناکە ئەوڵام بووبین هاوڕێیان ئێوە سیرکەن پاڤێل بەر لە لاهور مەسئولی دژە تیرۆر بوو لە 2004 5 شوم بزر دەبی بڕۆم بگەڕێن هەموو میدیایەکێتی هەموو پەیجی ئەوەی بخۆی ئەگەر یەک خەبەر هەبوو هەتا 2014 10 ساڵ یان 9 ساڵە ئەو لاهورە ئەو پاڤێلە شوێن بزر کرا لە لەندەنیش نەبوو بۆ زانیاریتان لە لەندەنیش نەبووە بە سەردانیش بڕۆم بگەڕێن 9 ساڵە هەشتا دەیە لەو شتانەیە من دەقیق نیم ئایا 2004 بۆ یان 5 بووە چەند کۆمەڵێک تەفسیر هەیە لەسەری ئەوەی مایکل ڕۆبن ئێستا دەڵێ مەعلوماتی لە دەستگای دژە تیرۆر فرۆشتە ئێرانیەکان لەو دەمی یعنی دەڵێن مەعلوماتی فرۆشتە ئێرانیەکان ئەو مایکل ڕۆبن ئەو ڕۆ لە راپۆرتی خۆی باز دەکات دەرێ ئەو تجارەتی بۆی کرد چکە ئەوانە هەموو قورم ساغن هاوڕێیان بزنسن هەموو شتێک دەفرۆشن قیەم ئەقلاق زانیاری کڕین مەعمەلەیە کێشەی کورد مەعمەلەیە ئینفۆرماسیۆنەکانی فرۆشتنی لە ئێرانی وەردەگرن دەدەنە ئەمریکی وەردەگرن ئەنی ئەو تجارەتە گەلێک زۆرە گەلێک زۆرە ئەو تەفسیرە هەیە ئەوی مایکل ڕۆبن باس کرد ئەوی ئەمەنیش وەخت خۆی زانیتم کە ڕەنگی ئەوە منتەقێتی تێدا چکۆکە زانیاریش فرۆشتبی دەستە بەریتانیای تاالبانی سزای دابوو قبوڵی نەبوو بێتەوە حتا تاالبانی نەخۆش نەکەت لە بۆی نەبوو پاڤێل بێتەوە پێ بنێتەوە کوردستان بڕم بپرسن یعنی خۆت ئەو تووڕەبوون و هەڵچوونەی تاالبانی دەچیەوە ئینتلاقی کردی هاوڕێیان لەو کاتدا دەبی شتێکی زۆر گەورەی کردبی تەفسیرش کەش هەیە من ئەوم جێ لە بۆی تر نازام چەند ڕاستە کە لە منتەقیەت نزیکترە لە چاو ئەوەی ئەمریکیەکان چکۆگەنە شتە بەریتانیای یان جار بەجار دیە دەردەکەوتەوە دەری کرد تاالبانی دەری کرد لاهوری هیناوە جێی
بۆ زانیاریتان ینی ئەوەل جار مەسئولی دژە تیرۆر پاڤێل بوو دەڵێن ینی وەفدە ئێرانی هاتیە یەکێک لە کارمەندەکانی لەگەڵ پاڤێلی چستەوە ماڵێ حەشیشیان لێدایە ئێرانەکانی زۆر لێدەن وەڵا ڕاست کوشتیتی سەری گەرم بووە کوشتیتی ئەو تەفسیرە هەیە ینی بڕۆن ببرسن ئیتر ئەوە بۆ خۆ دەزانی کارمەندی وەفدی ئێرانی بێوە و بیکوشی سکۆوانەی کە دەخۆنەوە سەیتەرەیان لەسەر خۆ نامینێ و دیارەوە دەڵێن بۆیە دەڵێن حتا ماوەیەک لە ئەرجەنتین و ئەو لای شادرایتەوە بڕوا بکە ینی ئەو تەفسیرە هەیە کە ماوەیەک پاڤێل لەو وڵاتەکان شاردرایتەوە کە دەستی ئیتلاعاتی ئێران نەیگاتێ بیکوژن هەتا تاڵەبانی سڵحی لۆ کردێ بە چەند ملیۆن دۆلارێک ینی بە هەمووی خۆی هە شوێن بزر بووە بڕۆ ئەو تاریخە کو تاریخی کورد لە فترەی ئیسلام هەتا وەکو سەدەی 14 هەر شوێن بزرە هیچ نییە ینی هیچ نابینەوە کاک پاڤێلیش ئەو تاریخی شوێن بزرە بڕۆ لەی پرسم برێ کاک پاڤێلە تو چ دەکرد لۆ شوون بزر بوو لۆ تاڵەبانی لای دای ینی بەجددیمە قوبادیتان حزوری هەبوو هەمووان بەس پاڤێل مەسئولی دژە تیرۆر بوو کاکە لادرا ئیتر ئەو شتە هەیە ینی ئەو کابرایە پیاوی سەرۆک نییە وەڵڵای کردیتیانە ئەوە ینی ئی هەندێ نییە ببتە موختاری گەڕەکەچی وەڵڵی هەندێ نییە منداڵی هەبی ینی بەجددی ئەوە پێویست خاوەن پێداویست تایبەتە بەجددی پاڤێل خاوەن پێداویست تایبەتە کاکە ئەو نەوعانە لێرە لە دکتۆر لەژێر چاودێری پزیشکدا ینی گوناها وەڵڵاهی تاوانەشی زۆر گەورەیە ئەوانە بووینە ڕیش ئەوانە ینی کۆمیدیایە تراژدیا هەرچی بڵێ وەرە ئەوانە بووینە ئێستا کە نوێنە قسەکەری کورد چارەنووسی کورد بەدەست ئەوانەیە هەمویان پێویستیان لە سنفی ترامپە و ئەردۆغانە هەردووکە برادرێک جوانی نووسی بەڕازی يعني هم للصنفي ترامب هم للصنفي أردوغان أردوغان معقولة شوك هربستي بريم السروكم ولكن مشك برادرك لقر معمولة عبد الشبات ولا بتاخذ تستوعب لا يدري والله أم السروك حيوانا قبل نعم أقدر السروك ريخان إكاكا والله محزنة عنده شت برانسيبات وحزبي ريخراوي خناكري هرب ميزات هل سيبري أم بوم السروك وانا خوشن ولا هوليري هوريان کابراایە کە بوو سکوێرە ماوەی پاڤێل هەتا ئەوە بوو هەر دەینووسی سەرۆک لە هەولێرە هەمووانەی لە بیریان نۆتی 1 حزبی تەلەبە نازەم دیبلۆماسی چ وهاب ناوەک بوو بڕوا بکەن هەر چا دەوروبەری قەڵات هەیە ساعی مەلعەبی هەولێرێ هەموو شوێنەکانی بە پەمپ بژێ حزبی کرێ کە ئەوە تەلەبە دیبلۆماسی کرێکاران و ڕەنزەران وهاب نازام چییە هەر هەمووی کرد بووە ئەوانە شوان کاکە وەڵڵی ئەوە حاڵەتی نەخۆشیە بەجددیمە نەخۆشیە بەهەرحاڵ بۆیە ئەوڕیان ینی تەقدیرات لاهور یعنی ئەمە بۆ خۆم ئێستاش وەزعی زۆر خراپە ئێستا ئەوە دیارە ئەوەی ئەوڕۆ ڕاگەیەندرا کە لاهور هەموو دەسەڵاتەکانی لێوەرگیرایەوە هەی کەلەکە دانرایە و ئەگەر قبوڵی هەموو ئەوە چ کردە دەژڵێن کە دوای انتخابات دوای گۆڕینی پەیڕەوە دێتە ئەوروپا نازانرێت چکو هاوڕێیان زانیتی هەندێک تەحلیل هەر کەسێکمان دەیکەین زانیاریە دێتە بەردەست ئەو زانیاریە بەردەستە لە پشت پەردا زۆر شتکە دەکرێت یعنی ئێستا شەڕەشی زۆر گەورەیە دیبلۆمات و نازانی سبەینت چ ڕوو دەدا بەس ئەوەی لاهوری لادایە هەمومان منتەفقین ڕەنگی لەوەی ئێران دەستی باڵای تێدا هەیە بڕوا بکەن ئێران لە پشت نەبووە پێشتر ئەمە دەمان گوت تورکیا ڕاستە تورکیا دەمەکە لێی پەستە لەسەر کەیسی ڕۆژئاوا و باکوور ئەوە منتەهین یەکێک لەو بازانەی لاهور دایدەنێ ئەو کەیسەیە دەبی بە ئاشکرا ئەمە ڕابگەێنین کە ئەو کەیسە یەکێک لەو کەیسانەیە چکۆ دزی و کامیرە و نازام سیخوڕ ئەو شتانە لای غەرب و ئەمریکا هیچ نییە هەر زۆر فشەیە چ دەکەی بکە بەس هەندێک شت هەیە خەتی گشتیە لە سەوانە بەجوابدێن قەت ئەمریکا لەسەر مداخەلات شتی ناوەخۆ یان ئێران یان تورکیا نایە لەسەر خەتی گشتی دێن قسە دەگەن لە بەرژەوەندیاندایە یان نا ئەگەن ئەو وردەشتانەی ماڵی تاالبانی دەڵێن قاچاغی و ئەوە هەر عیب بکەن عیب ینی بڕوا بکەن لاهور تاڵانچیە بەس 100 هەبی 100 دەڤەری سەوز
پاڤێل و قوباد و شاناز و خوشکەکانی و محەممەد سابیر و لەتیف ڕەشید و ئەو بەرە بابەتە بەقەت لاهوری دەبن ینی با دامانە سەتاس ئەوە بیکاکە و سەتا دە و پازدەی دەدزی ڕاستە دەی با لاهور بە خۆی و براکانی بەڵام 1970 جوان کێ دەبن بۆی ئەو مۆزوعانە عیبکەن عیب شەرمکەن باز لەوە دەکەن پاڤێل لاهور وەڵا ئەوەی کردیە و یان میدیای حزبی هەیە کورە عیبکەن وەڵی ئەو شتانە لەبەر ئەوەی ئەنگۆ سەد ئەندە شتان ئەو شتانە زۆر کۆمیدیە خۆتان مەگەنە قەشمەر ئەو مۆدیرە بەسەر جیرەک بێن پەیدا بکەن پاڤێل و قوباد وەڵی دزی بن بردەکەین و یەکێتی بەهێز دەکەین کورە بەچ بەهێز دەکەی وەڵا تەفرتونار کرد یەکێتیت کردە حزک بڕوا بکە یەکێتیت پاڤێل کردە حزک ماڵی تا شاناز ئەفەندی کردە حزک هەر تەواوێشێتی بۆ پەرپوت قەشمەر هیچ سەنجی نەما لەو هەموو ڕووداوی سیاسی وەرە یەک مەکتەب سیاسی سەرکردایەتی نوتقی نەبی نوتق ئێوە قەشمە ئەوە حزبە ئەوە حزبەت شەوێ هەر بستی سبێنیازی برێ وەڵام من سەرۆکەم یعنی بەجددیمە ئەوە حزبە یان قەشمەری خانەیە خۆیان کردەکە باشە وەرە سەیرکەن ئەوەی منداڵی تاالبانی کردیان لەگە منداڵی برای مەحمەدی ئەو جارەی ئەگەر مەلا مستەفا واشتی قۆڕی کردبی ئەگەر مەلا مستەفا 6 ساڵ لەمە بەروای کردبی بڕۆن تاریخ بخینەوە ئەوانە لە ئەوروپا گەورە بوونا منداڵی تاالبانی برای مەحمەدی ئەی باشە مەلا مستەفا لەو چیایی بوو نەخوێندەوار بوو مەسعود وای نەکرد کاکە 2000 خۆی هەڵبژاردەوە درۆیەکی دیتەوە جارێک بە پەرلەمان جارێک مەمە شاری مەسرور وای نەکردیە کاکە بەجددیمە ینی ئەوەی منداڵی تاالبانی کردیان ئەو جارەی هەر بە تەواوەتی حزبیان کرد دەرگای قەپات و جارەکەیت کە گوتم کە گوتی ئەنە دەولە و دەولەت و ئەنا ئەوە کورە ئەوە لویس ساردەم ئەو قسەی مەشهورە ینی ئەمن وڵاتم وڵاتش ئەمنم یعنی وای کرد پاڤێلە شێت هەستا گوتی ئەم سەرۆکم کاکە سەرۆک هەموو پەیڕە و پرۆگرام ئەو سندان لە لاهوردا بەس کاکە دەبێ ڕێزکەیەکی قانونی ببینیەوە ڕێزکەیەکی قانونی ببینیەوە ینی ئەوەی پاڤێل کردی گاڵتەکردن بوو نەکرد بە لاهور و بێچێتی کاکە بە حزب بەوەی کە میلەت کە چارەنووسی کە تەبەردەستی چێ ئەوجە بینە سەر ئەوەی یعنی ئەگە ئێران دەستی لە پشت ئەو تیرۆرەی نەبا بڕوا بکەن برێم ئەو ئاڵگۆڕی نەبە تورکیا نەیدەتانی تورکیا دەمەکە لە لاهور پاستا پارتی دەمەکە خەریکی ئەوەنە بەڵام ئەوەی دەرگاکەی کردەوە لاهوریش بەخۆی نەوەک لە تەلمیعەکەی دا بەس نەوێرە لە دوانەکەی دەرێ هێزی ئەقلیمی و عوسمانیەکان ئەقلیمی چییە قابلە پاکستان نییە هەر ئێرانە یعنی ئێران لە پشت ئەو حرەکەی نەبووایە مستحیلە منداڵی تاالبانی جورئەتیان بکردبیان پارتی تورکیاش دەرەقەت نەداهات چکو منتقە نەفوزی ئێرانە بۆیە ئەوی گورزی لێدایە ئەو خەبەری درا بە ئێمە ئێران زەختی کردیە وایە دیارە ئێرانیەکان بۆ زانیاریتان ها تاقیبی ئەوان کردیە دەڵێن چنەکەن خەمیس خەنجەریش ئایا بەڕاستی ئەو قسەی لاهور دەکە ڕاستە کە گوایە تورکیا زۆر لی ناقایلە بەڵام یەک تەفسیری ئاڕێیان ئەمە ئەوە گرنگ ئەوەیە لاهور ئەگەر ئێران زدی نەبووە مستحیلە بگۆڕابە مستحیلەوە کلکوباڵ بکرابە ئەوەی کرایە کلکوباڵکردنیتی هیچیان تێدا نەهێشتەوە لە بۆی لەعلم لاهور قووەتی ڕێخستنی هەیە لاهور قووەتی تەنزیماتی برێم پەیڕە و پرۆگرامی هەیە بەس ئێستا نیمچە تەسلیم بوونەک بووە دەبی بۆ خۆی یان جموجۆڵیت کە بکە یان ئەوەی کە ئیمزای کردیە لە کۆبوونەوەی مەکتەب سیاسی کاکە وەڵی کەس من هاوڕێیانە سەر ئەوە یەک ئەوە بڵێم بەڕاستی هەندە تەفسیر دەکەنەوە شەڕینە من بەڕاشکە من زۆر ئیبرازی ململانەی نێچیر و مەسرور دەکەم بەس هەموو کات دژی ئەوم تێکدری بەربن بەچەک لەبەرەوەی ئەمە شەڕی ناوە خۆمان دی دەزانین شەڕ دەست پێ دەکرێ بەڵام تەقەک دەست پێ دەکرێ بارەگایەک دەگیرێ شارێک دەگیرێ لەلایەکی بەس کارە ساتی دوای ئەو شەڕە دیتمان هەمومان لە شەڕی ناوەخۆ ڕەنگی جیرەکەیە دەرێ با لێکتری بدەن لێکتر لە ناو بن ئەو دوو کاکە وەڵی ئەگە بەوەی لە ناو بچوو بە هەموو منتیقە شەرق ئەوسەدەوە دیتتان هەتا ئێستا ناو شەڕ و شۆڕە هیچ سیستەمێک دیکتاتۆری ئەوەی لێ هات هەموو خەڵک چاو تەمەنای گەڕانەوەی بۆ بەر لە بەهاری عەرەبی دەکاتن لەبەر ئەو هێزانەی دێن ئەو مداخەلانەی بوو ئەو هەموو شەهید و بریندار و قوربانی دانەی کرا زەرەرەکەی زیاتر بوو ئەمە شەڕی ناو خۆمان دیت ینی بەڕاستی ئەم نەک لە پەرۆشیم تەمەنای ئەوە دەکەم یەکتر هەموو لە ناو ببن ینی بەجددیمە ینی هەموو
بەس قەت تەمەنای بە ئەوە ناکەم لەبەر ئەوەی شەڕ ئەمە لە شەڕی پارتیۆچێتی ئەو 5 ساڵەی دیتمان چ ماڵوێرانی چ کارە ساتێک ڕوویدا قەت تەمەنای شەڕ مەکەن دەدەقەی یەکەم بارەگایەک دەگیرێ شارێک دەگیرێ پاراستنی مداخەلاتی ئەقلیمی کاکە ئەوە دیتمان یعنی ئەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوودەدا مداخەلەی ئەقلیمی بڕیاردەرە بڕوا بکەن ئەمریکاش هەندەی پێ ڕاناوەستی ئەوە ئەمریکا بەخۆی زیڕێ دێ بەدەست عەشتی شعبیەوە یعنی هەندێشت ئێران و تورکیا دوو دەوڵەتی بڕیاردەرن و ئێستاش من دەڵێم مستەحیلە لێ بگەڕێن نفوزی تورکی 100% بی لە دەڤەرەیە مستەحیلە ئەوە دەشبینەوە بەس ئێران عقوبەی لاهوری یەک لەوانە گومان دەکرێت ئەو مەوزوعی قاسمی سلێمانی کە لێی گەورە کرا کە لەو جەریدەیە گومانی لێ دەکری چکۆ ئەمە هەواڵمانەیە ئەمە نامەوێ بڵێم ینی ئێرانیەکان لەو ماوەی تاقیبی زۆری ئەویان کردی ئایا بەڕاستی لاهور دەستی هەبوو لە کوشتنی قاسم سلێمانی یان نە دڵنیا بن ئێرانەکان تاقیبێکی زۆریان لە چەند کەسایەتێکیشکەی کورد کردیە کە چتە ئێران یعنی ئەوە یەکێک لە بازەکانە کەم پێم وایە لاهوریشی چ خراپی نەکردێگە دەستی هەبی لە کوشتنی جەلادێکی وەکو قاسم سلێمانی بەڕاستی قاسم سلێمانی یەکێک لە ڕەمز جەلادەکانی تەوی کەنێ چیر پێی مامۆستای ئەوەیە جەلادێکی کوردی ڕۆژهەڵاتە بۆیە ینی ئەوەی لە بەرامبەر لاهور کرا یعنی موعامەرەیەکە بەدەر لە پارتی تورکیا ئەو دووە دەرەقەتی نەداهاتن ئەگەر ئێران تەساهولی نەکرد بە منداڵی تاالبانیش دەرەقەتی نەداهاتن بەس یعنی ئێمە و خەمەمان ینی سەدباری بکەینەوە هاوڕێیان ئێمە هەندێک ڕوودا و باز دەکرێت ینی لەکنە من ئەم بەڕاشکایی بڵێم لاهور و قوبات هیچ جیاوازێکی زۆر گەورەیان نییە مجرد ئەوێ لە قۆنە لاهور لەگەڵ لە بۆ ئێمە لەو سەردەمەی لە بەرامبەر مەسعودی سەد باڵەی دەکەینەوە تەسلیم نەبوو یەکێک لە سەبەبانش کە ماڵی بارزانانی ئیشیان لەسەر کرد تەسلیم نەبوو لێیاندا ئیشیان لەسەر کرد بە هەموو لایەکی بە ئێران داخۆت سازشیان و ئێران کردیاتە لە بەرامبەر لادانی لاهوریش کرد دوای ئەوە وفدەی ئێران ئەوە بووە لە بۆ ئێمە زۆر قازانجە دوو قوتبی بیت یعنی دوو ئۆبی لەو وەختەی کە ئۆپۆزیسیۆن هیچ وجودەکی نمایە بە ڕاشکایی بڵن ئەو زۆرە وجودە ئۆپۆزیسیۆنەی ئێستا هەیەت قیاسەن بەوەی 2009 بکەن ئەرز و ئاسمانی فەرقە وەزعی ئێمە زۆر باش نییە هاوڕێیان ئەو دەنگانی ئۆپۆزیسیۆن تەنگەژەیەکی زۆر گەورە بوو لاهور لایەکی لەگەر ئێمە گرتبوو لەو بەرەیە کە بنمونە لە ئەنجومەنی ئاسایش ڕەدی پارتی دەداوە میدیاکانی لە خەت بوو لەگەڵ ئەو بەرەی ئۆپۆزیسیۆنە لە دژی پەکەکەی نەهاتە پشت ئەوانە ئەوە لە بۆ ئێمە باشترە لەوەی وەکو ڕێککەوتنی استراتیجی نێوان پارتیۆچێتی بیتن یان وەکو قوبادە ملپانی بیتن یعنی نقطەکەی ما ئەلێرەدایە هاوڕێیان لەوە نییە ئەمە پاڤێل یەکێک لە ڕەمزە فاسدەکانی ئەو وڵات هەیە ئەوەی ماڵی تالەبانی لەسەری بازەکەن ڕەنگی ڕازبی بەڵام لاهور خائین نەبووە چیوان لە بەرامبەر ڕۆژ ئاوا و باکوور لۆ خۆی ئەوەی کرد لە بەرامبەر ماڵی تەسلیمی ماڵی تاکە کەس بۆ تەسلیمی بارزانی نەبوو لە دوای نێوشیروانی ینی بە ڕاشکاوی هەندێک شت لۆ تاریخە تا ئێستا دیارە دەبی بڵین تا ئێستا گۆچکو گرنتی نییە سبەی لاهور تەسلیم دەبی یان نا یعنی تا ئێستا باشی نابوو لۆ خۆی و ئێستا سەنگەجی خۆی هەیە لەو کەسێ ئەو کەسێتی ئەو هەڵچوونەی لاهوری هەمووشی ئەوە بوو ئەنتی پارتی ڕەخنەگرێکی جدی پارتی بەگەنا لاهور هەلەو بۆ لە ڕووداوانە دەری خست کە پێگەیەکی استراتیجی گرنگی نەبووە کاکە وەڵڵی تۆ واز لەوەی بینە لاهور یعنی دەری زۆر تەرکیزی سوسیال میدیا بەس کاکە یعنی ئەو هەموو میدیای لێ گیرا وەرە ئێستا کە یەک میدیای نییە کە یەک کۆدە یەک کۆد و یەک مەیلە بچی لە ئەوروپا یان احتیاتەکی دانابی دوو خەبەری بڵاو بکرێتەوە یعنی دەری خست کابر ئەوانە بەخۆی و چادەوروبەرەکەی هیچ استراتیزیان نەبووە ئێج باشە لە سلێمانی بارەگاکان جیرە هەموو ماڵپەڕ ئەوەکانیشی جیرە لە کاتێک دەکاتی من یعنی ئێستا پەیجی فەیسبوک چییە ژیان چییە میلەت چییە کۆد و مەیلەکە ئەتوانی لە هەموو دنیا بکەیەوە خۆچ کۆن نییە ئیزا ئەو تەلەڤیزیۆن لێداگیر بکرێتن
يعني دەریان خست ئەوانە هیچ پرۆژە و ئێمە لەو ماوەی چەند ماڵپەڕ و پەیزمان لێدا گیر کرا چەند مزایاقە کران بەس ئەو کونەمان لێ دەگرن کونشکە دەکەینەوە بەو ئەوە توانایە کەمەی خۆمان تەسلیم نەبووین 8 مانگە و ئاخەری کەنەخەوە هاوڕێیان لە بۆم نییەنی لەمان جدەی پارەوە زۆر ئەزیەتی ئێمە دەدرێ تاوەکو ئێستا دەیان موعامەرەمان لە سەکرا ئێمەش هەل لە هەوڵی تیرۆری کاک مەکی هەل لە جیرانی کاک شێروان هەل لە هاکردنی مەکی هەل ئێستا من پەیزەک و دوو ماڵ پەڕم ڕفەوتایە هەر دیار نە بڕۆن پەیزەکەی ترم بزان دەبینەوە یعنی نازانم زۆر سەیرە 150,000 ئەوەی قەزم لەسەدەی یعنی بەس ئەو دەرگا قەپات دەکەن دەرگایش کە دەکەینەوە دەچینە یوتیوب دەچینە شوێنی کە گرنگ پەیامی خۆمان دەگەێنین ئەگەر بە هەر کۆچی بی تەسلیم نابین ئیرادەکە دەسەسپێن بەس لاهور هیچ شتەی پیشان نەدا کە دەتوانێت ئیرادەی هەبی لەبەر جەماوەرەکەی بجوڵێنیتن چکو دنیا ئێستا هێزە هاوڕێن ها هێزت هەبوو حساب لۆ دەکرێت کە ئەو هێزەکی زۆری هەیە دیتان ئەو ڕۆژەڵەوەی شەیدان چۆ دەرێ وەڵا خەڵکەکی زۆر لێ خربەوە زەماوەری یەکێتی و خەڵکەکەی ئۆپۆزیسیۆنی وچی ئێمەش لەو زەمانەی لاهور تێک نەشیان بە ڕاشکاوی دەڵێم کە وەزعی خراپە یعنی ئەو خەڵکانەی دەڵێن فەرقی نییە کاچی من با بە ڕاشکاوی لەگەر ئەوانە بڵێن خەڵکەشی زۆر هەیە لە خۆی نووسەرە دێ سەری گەرم دەکا و دوو دێر دەنووسیتە ستۆ ئەو لای دادەنیشیتن ئێمە ئەو گروپانەمان زۆر دیت لە فترەی گۆڕانیش گۆڕان فشێ و ئۆپۆزیسیۆن نییە و وایە و سواری سەر و جەلاکی و بەڵام کە گۆڕان فۆتە کاکم چی لێ هات لە چێیە ئەو وەزعی لە دوای گۆڕان بەجیما قورسایەکەی بکەتە سەرشانی ئەو مەجموعە خەڵکانەی کە لە مەیداندان لە چالاکیدان کاکم دەستەوە ماڵێ بۆیە دروشمدان زۆر خۆشە منش لەگەڵدام ئەرێ وەڵڵی هیچ جیاوازەکی گەورە نییە هەردوو لایەن دزن هەردوو لایەن لە منداڵدانی بنەماڵی تالەبانی گەورە بوونا بەڵام کاکە وەڵی خراپ بوو لە بۆ خەڵکی ئۆپۆزیسیۆن لەو قۆناغی ئەو شکستە تووشی لاهور بوو یعنی ئینسان دەبی بە ڕاشکایی چکو ئەم زۆر کەس دەبینم دروشم بازە کاچی من تۆ وەرە مەسئولیەتە کە تەبیە کۆیش گەنجەکی لە ماڵی دەرێ لۆ خواردنیە لۆ ئەو زلکەنیە بەس وەرە باب بە مەسئولیەتی مە دەچینە سەجادا دەبینی چەند کەس لەگەرمان مایە مە دەچین ملمانێ لەگە پارتی و یەکێتی دەگەین خەڵک دەگیرێ چ خەڵکێک بەیە کاچی من تۆ دەچیەوە ماڵە لێی پار دەدەیەوە بە جددیمە ینی خەڵکەکی زۆر دێ بەس دروشم دەدا لە خۆی نییە ئینتیهازیانە ئەوە لەو خەڵکەوە زۆر کەس دژە ئەو گۆڕان بوو خۆ من گۆڕان بە خۆتان زانین بەڵێ کاچی من خراپ بوو گۆڕان تێکشکە تەسلیم بوو ئەجە بەرهەڵ هاوڕێیان وەزعەکان یعنی بە ڕاشکایی موعامەرەشی گەورە بوو لە لاهور کرا کە بەشێکی خەتا لە خۆشتی بەڵام بەشێکی کاکان دەزار وەکو هەموو دنیا یعنی وەکو ئۆزەلانی ئۆزەلان موعامەرەی هەموو دنیای لێ کرا چ بوو یعنی خۆ قابلە فەقیرەی چ بکە عیلازی چیت کە بوو هەندێک لە دەرەوەی ئیرادەی تۆ تو کە دەکەم ئەوەیەکی وزائیدەن هاوڕێیان وزە سیر بکەن یعنی ئێستا لە ناو یەکێتیەوە لە لاهور درا لە ناو پارتی لە نێچیر درایە بڕوا بکەن دۆ لە بەرەی ئۆپۆزیسیۆن زەعیفە ئیتراوانە بەناو یەکتری کەتینە بەناو یەکتری کەتینە لەبەر پێشتر هێزەکی ئۆپۆزیسیۆن خەڵک هەبوو ئێستا ئەوە نما تەواو ئەوانە لە خۆیان بەناو یەکتری کەتینە تەسێ یەکتر دەکەن و هەڕەشیان لەسەر ژیانی ئەوەی نمایە لە ڕووی ڕێخستنەوە خۆی بەزەنە حرەگەیەکی گۆڕان بە جددی جێی مەترسی و لەسەر ژیانی سیاسیان و ڕێخست ئەو حرەکەیان بە تەسلیمبوونی بە خیانەتەکانی گۆڕان زائیدەن بۆ موعامەرەیش لێشیان کرد پەرت و بڵاویان کردی لە ماوەی کاتی ئێستا بەناو یەکتری کەتینە بەناو یەکتری لۆ لەبەر ئەوەی بە ملیارەها دۆلارە لەبەر ئەوەی سوڵتەیە سوڵتە کاکچی وەڵی دەبتە فەڕاشێک لە کوردستان بەجینایی ئەزە وەرە ببیە بکەوێ سەر ئەو هەموو پۆست و پارە و ئەو شتانە ئەوجار نوقتەکە هاوڕێیان ئەوەیە ینی بینە سەر ماگۆرجی هاوڕێیان ماگۆرێک ئەم کە پێم گوتن بەڕاستی ماگۆرە کات سلێمانی ئەوەی ئەمە زانیتم لە نزیکەوە لەو خەڵکانەی کە لە نزیک قوبادن دوێنێ شەو هاتە مەتاڕی سلێمانی دیدارەشی کردیە و بە پەلەش گەڕایەوە بە نهێنی هاتیە لەبەر سلێمانی ڕەنگی منتیقەیەکی خەتەر بیتن بەس هاتیە ئەوە قسەیت کەسانی نزیکی قوبات تالەبانیە هاتیە دیداری کردیە
ئیتر ڕەنگی ئاڵوگۆڕیش ڕوو بدە هاوڕێیان بەڕاست ئەگەری هەیە ئاڵوگۆڕیش لەو شتانە ڕوو بداتەوە ینی هاوڕێیان ئەو ڕۆژی لاهور خراپە هیچ بە دووری مەزانە سبەی بەیەک معادلەی بگۆڕێت چکە ئەمە دیتمانە سویەکی ئاپ هەمان شت دەگۆتراوێچێتی ئەمریکا دیفاعی لێ نەکردو هەڵات وەنیا عێراق هاتوو ئەو شتانە بەڵام دایک چ ڕۆژی پێ نەچوو کاکایچێتی ئەگەر تورکیا مداخەڵەی نەکرد بە پارتی لە مەسیفیش دەدەکرد لە گوندی دۆرەش دەردەکرد ینی گەردەلووری تۆڵە ئەو شتانە بۆیە هاوچەشەکان ئێستا وایە بەڵام هەموو هاوچەشەک عاقلی ئەوەی گۆڕینی هەیە ئیتر ڕەوشەکان جارێ بەو شێوەیە بۆ ئێمە خراپە بەس کۆتایی نییە ئەمە دیتمان پێشمەرگە لە 1970 ئاودیوی ئێران کرا 2 ساڵی پێ سەدام ڕوخە یعنی هەندەشت هەیە شکستە لە قۆناغێک بەس کاتی ئەو شکستانە دیتمان یەکێتی ماوەیەک لە کۆسەتیدا کۆسەتی کردە پەڕوباڵ دوای هەرستاوە خۆی گرتەوە بەس بە خۆی دۆڕاند ئاخیر جار لە نەوشیروانیدا یەک دوو جار خواڕیان خۆ لە ئێستا نەبوو لە 92 لە نەوشیروانرا بۆ بڕۆ بپرسن لە کۆنگرەی یەکیان بوو چەند بوو لە هەولێرە کرا ئەمە لە هەولێرە بووین کلکوباڵی کۆسرە نەوشیروان کرا لە 2005 دیسان پشتی تێکراوە 2005 ئیمزا کرا دیسان پشتی تێکراوە لە 2000 بەرلەوەی بێتە دەرێ حەوت بوو چەند بوو دیسان لە ناو مەڵبەندەکان انتخابات کرا دیسان کلکوباڵیان کردەوە دوای ئەوە هەستاوە نەوشیروان بۆ ڕقەمەکی زۆر گەورە قەزدم نەسەدێ یعنی ئەو حساباتانە ناوێچێتی گەلەگەلک زۆرە ئەوەی لاهوریش بەشەکە بەسمانەوە نییە کۆتاییتی ئەو دەگەرە سەرخۆی لاهوری بەڵام من هەر ئەوەندە دەڵێم خەڵقەت ئەوە مەبە لای من یعنی وەکو سەدام و ئەحمەد حەسەن بەکرە کاکە ئەحمەد حەسەن بەکر باشتر بوو لە سەدام بەڕاستی ئەوەیمە وەکو بایدن و ترامپە یعنی ئەو خەڵکانی دەری هیچی جیاوازینی ئەی کاچ من وەرە دەوەرە مەیدان وەرە لە گۆڕەپانەکە بمینێەوە بڕۆ سبەی دەیان کەس لە ژێر دەڤەری سەوس وا لەوێن دەرە کاکە لی دەقەومێ وەرە تو چیلۆ دەکەی وەرە بەس بەم برێت چیلۆ دەکەی ئامادەنی نوو سعات بێ سەجادێ ئامادەریە بە ڕاشکاوی دانەی پارتی بکەیت یان هەتا لە ژێر دەسەڵاتی یەکێتیش کە خەڵکێک لی دەقەومە کاکە دەهاتە بندەسەڵاتی پارتی ئەو دوو قوتبێ بۆ ئێمە باش بوو ئێستا دەبتە یەک قوتب یا قوتب تەواو هەمووە و حکوومەتی هەرێما ماڵی بارزانی قوباد و پاڤێل ئەو پیاوە نین بتوانن مقاومەی ماڵی بارزانی بکەن کەسانی تیاندانە نێ چیەک بێ غیرەتی خۆ بە زۆرم لێ نییە غیرەت دروست ناکرێت کاکە بە پارە ناکردرێ بە هاژ و هۆش دروست ناکرێت تێیدانە نە پاڤێل نا ئەوە بەڵام ئەوە لە دنیای سیاست ئەو شتانە زۆرە و ئێستاکە لە شەرق بەگشتی معادلەی دەولی زیاتر بڕیاد دەدەن نەوەک بەڕاستی ڕۆشی ناوخۆ کە بەداخەوە بەدەبی ئەمە هەرسی قەمان بەخۆ هەبی بە ئیرادەی گەل و ئەوانە بەڵام ئەو هاوچێشە نێودەوڵەتیانە زیاتر ئەو دەبن هاوڕیان من هەرویستم هەر هەندێش ئەوە بڵێم ئەو سەرنج و تێبینیانەی خۆم بڵێم بەس لێرە بە قسەیەکی کۆتایی بەرپرسێکی سەرۆک حزبێکی ئێستای کوردستان حەز ناکەم ناوی بدەم یعنی ئەخلاقی هەم ناوی بدەم تا ئەماوەک ململانەی ماڵی بارزانی دەکرد دوای ئێستا تێیدە تەقاند سۆ سلێمانی ئیتر پێیان گوت بوو کۆ ئێستا لەگە ماڵی بارزانی کلکت کردەیەک و هیچ مزاعدە ناکرد وتی کاکە ئەوەندەی دژایەتی ماڵی بارزانیمان کرد هە خراپ بوو بەشکم بە دۆستایەتی تەشجیعی هەموو شتێکی خراپیان دەکەین بەشکم تێدەکەون لەوەی بە دۆستایەتیەکەی تێدەکەون قەز مەبەست لێرە لە ڕێفراندۆمەکە بوو گوت ئەمە چەند دژایەتی ماکردن هەر زەرر ماکرد بزانین بەوەی پفیان دێن لە شتی غەڵەت بەشکم بەوەی قازانز بکەین بەوەی تێبکەون ئەوزا ئەو تەفسیراتانەش هەیە ئاوڕێیان ئەوها هەموو هاوچەشەیەک لە ڕۆژهەڵات بڕوا بکە لە بۆ ئەوەم نییە هیچ بە دووری مەزانە سبەینێ لە خەو هەڵسین بنێ وەڵڵی مەسروری شوێی بەسەر هات ڕووداوەک بێتە پێش هاوچێشەکان ئەوەندە خێران و ئەو دوو حزبە هیچ پێگەیەکی جەماوەریان نییە پەکەکە نین هێزێک بن بۆیە لاهوریش ئێستا خۆ بۆ ئەوەی لەسەر لاهوری کرا 100 ئەوەندە لەسەر پەکگەیرە بەس لاهور نەیتانی ئەو پێگە جەماوەریەی بەکاربینی و سیقەی هەبی و خەڵکی یەکێتیش زۆر هەڵپەرستن هاوڕێیان بە ڕاشکایی بڵێن بەشی زۆریان یعنی ڕۆژێک کادیرێکی قسەیەکی جوانی کرد دەیگو کاکە وەڵڵی سبەینان دەبنە جەلالی نیوەڕۆیان دەبنە نەوشیروانی ئێوارانیش دەبنە کۆسرەتی یعنی مەبەست لە ئەوە 2004 و 5 بە ئەو برادرەوای لە بۆ من باس کرد
یعنی دەگوت بەیانیا مەسەن تاالبانی نێڕوانان دەبنە نەوشیران ئێواران دەبنە کۆسرەتی ئەو دەمێ و سێ قوتبە هەبوو خەڵکی یەکێتی موچەخۆرە هەڵپەرستە هیچ یەکەچیان ئەتوەرە ئەو هەموو کادیرەی هەیە ئەو هەموو کادیرەی هەیە ببورن ئەو هەموو کادیرەی هەبوو دوو کادیرمان نەدیت قسەیەک بکە پژگیری لاهور بکە بەرمونە دژی ئەو معاملە خۆ لاهور چی بوو لاهور یەکێتیە ئەگەنا لاهور کابرایەک بە حەزی دەکرد یەکێتی لە بەرامبەر پارتی قوید بکاتەوە ئەومان هێوە نیە یەکێتی باشە بەس ئەو یەکێتی بوو وەچپاوێل و قوبادی خەتمایلی پارتی نین خەتمایل چی هاوڕێیان یان پارتی بوون چییە ئەو کەی مۆدیدا ئێستامە زۆر زار لە سەنگەری پەکەوە دەجەنجین ئەوە بە پەکە ناکرێ هەندەزار ئێمە لۆیان دەکەین ئینتیمابوون مۆدیری نمایە ها یعنی خەڵکەشی زۆری وەکو ئێمەمانان دەمی گۆڕانمان لەو ڕوانگە دەکرد سەر بگری ئێخۆ گۆڕان نەبووینە سەد ڕەخنەشمان لێیان گرتیە بەڵام مەسەلەن ئەتو هەندەزار وەکو گشتی دەکەویە خزمەت ئەوە هەمومان پەکەکە نین بەس حرەکەیەکە پشگیری دەکەین هانی دەدەین بەس ناچینە شاخ ئەگەنە چی لە بۆ ناکەین لە ڕێخستن ببوورە لە خۆپشاندان دەچین لە ڕێکلامکردن لە پشگیری لە ململانێ لەگە دژمنەکانی چ ئەردۆغان چ ئەوە بۆیە لاهور لە چاو پەکە هیچی لەسە نەکرا بەس بەخۆ هیچ ئیرادەیەکی پیشان نەدا بڵێ من ئەو ئیرادێمەیە ڕاستە چاک دەکەی شەڕ ناکەی بەس دەیان کارتی ترت هەبوو هەر ڕاست تەسلیم بوو ئەوەی لە خۆی خراپە ئێستاش دەتوانی چکو ئەو پێگە جەماوەری و حزبی هەیە بتوانی خۆی هەر بستێنتەوە دنیای مامەڵەش دنیای هێزە بەڵام هاوڕێیان ئێمە کە ئەو شتانەمان گوتیە من ئێستاش بەردەوام لەسەر ئەو شتەیە بۆ ئێمە نەک لاهور ئەگە پاڤێل دەوری لاهوری بدیت باە ئەو پاڤێلە شێتە ئەگە ئەو قوبادە ملپانە بچەقی لە بەرامبەر ماڵی بارزانی تەسلیمی هەموو ئیراد بۆ ئێمە باش چکو ئەمە قڕقشمی ڕێککەوتنی استراتیجیمان دیت هاوڕێیان هەموو ئەوانەی دێتەوە بیرتان ڕێککەوتنی استراتیجی چ بەڵایەکی ئیلاهی بوو ئێستاش پارتی وێچێت یەک بگرن دەهەن دەبنە بەڵا هەرچەنە لەمە دووە پارتی بە ڕقم 2 کورە ڕقم 5 تەعامل لەگە یەکێتی دەکات بڕوا بکەن تەواو یەکێتیش سەنجی خۆی دۆڕان بەو شێوە ململانەیە هاوڕێیان ویستمەرەندە سەرنجە بدەم سوپاسان دەکەم کۆمەڵێک سەرنجە ئەریەکەمان دەری دەبڕین مەرج نییە ئیمە ڕازبی بەست ئەما وەکو دەڵێن نازانم هاوڕێیان من زۆر کەس دەبینم دروشم دەدا وەکو خوێندنەوە زۆر خۆشە بەس وەکو دەچێت ناو تاڵیەکەی وەکو جەپە زۆر خۆشەیەک برێ لۆ ناچی مەسەلەن ئەو بارەگایی ناگری بەس کاکە چەند چەکدارت هەیە سەکەکت هەیە ئەو زۆرە خەڵکانە گەلک زۆرن کە هیچ بەرپرسیارەتیان لە مل نییە خۆیان دروشم دەدەن قسە دەکەن بەس کاکە پێی دەڕێ دەوەرە کو ئەوەی ڕزگار بکەین لە زیندان کو ئەو تیرۆرە سیاسیە کو مزایقەی پارتی وێچێتی بکەین کورە کو مەسئولەک دێ خۆتان لە ماڵێ مەشارنەوە ما والله ئینسان بێزی لەو میلەتە دەبتەوە دێ مەسرور بارزانێک دێتە ئەو بڕۆکسلەی 2 ڕۆژ بەس ڕەنج دەرگراوی و کاک پێشڕەو ئیسماعیل دەوێرن بچن کەچی لە قسە هەر هەمووی ئەو خەڵکە لەو بڕۆکسلەی زیاتر لە 1500 کەسی قسە زل هەیە قەزدم نەسەدێ ئێمە جیرۆدەی ئەو عەقڵیەتەشین قسە زلێکی زۆر فرێدرا دەرێ بەس کە دەرێ یاڵڵا ئەوە وەکو مەسئولێکی عەسکەری یەکێتی هەیە نامێ ناوی بدەم دەیانگۆ لە جەبهەی چ دەکا کە دەبتە شەڕ دەرێ یاڵڵا هوجوم ئاڵاو دەکشێتەوە پاشەوە چەکدارەکانی دەنێرتە پێشەوە ئەو جیرە گەلێک زۆر پەیدا بووە شەرم لە خۆتان بکەن خۆرە و دەسەڵاتە شێری ماڵێ و ڕێوی دەرەوە نییە بڕوا بکە 3 بەشی ئۆپۆزیسیۆن 3 بەشی لەو خەڵکە ڕەخنەگرانە ڕیوی شێری ماڵێ و ڕێوی دەرەوەنە خەڵکان دەدەن پڕ دەدەن کورە بابای هاوەر مەسرور بارزانێک دێتە ئێرە چیە تو نەوێری بچی بێی ئازادی کەچی ڕەخنە لە ئەرز و ئاسمان دەگرن بە هیچ قایل نینە دنیاگرێ ساوڕیان